سڵاو پێشمەرگە ئەی مەفتونی خاک گیان لەسەر دەستی دەروون و دڵپاک ئەی پارێزەری گەل و نیشتیمان لە نێو دڵتایە ئەشقی کوردستان سڵاو پێشمەرگە ئەی سەنگەر ئەی مەردی مەیدان هەڵۆی هەرمەتبەر گیانبەخشی ئازا ڕۆڵەی گەلی کورد تۆ سەرت بەرزە وەک قەندیل هەڵگورد سڵاو پێشمەرگە ئەی باوەڕ پۆڵە لە سایەی تۆدا هەر بەرزە ئاڵا هیوای تۆ ئاشتی و ژینی سەربەستی بۆیە لە دڵمان وا خۆشەویستی میوانانی خۆشەویست ئەندامان و لایەنگرانی تێکۆشەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن کومێتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە وڵاتی بەریتانیا بە خێرهاتنی سەرجەم ئێوەی خۆشەویست دەکەین بۆ ڕێڕسمی 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگە. ئازیزان، ئێستاش پێکەوە بەرەو پیری سرودی نیشتیمانی و نەتەوەیی ئەی ڕەقیب دەچین. تۆ کە ئاڵای کوردستانی بەرگی کفنی شەهیدانی لە بەرزیدا کە دەتبینم نەکەر جوانی شای جوانانی تۆ بۆ لاوت کە بەخەمبی کاتە دەمرێت تۆ بەرگی بی قوربانت بێ ڕۆح و گیانم ئاڵای جوانی نیشتمانم سووریت خوێنی شەهیدانە سپید ئاشتی و ڕێگامانە سەوزی جوانی کوردستانە خۆر ڕێگای خەباتمانە. هاوڕێیان ئێستاش داوا لە وتەبێژی بەرنامە هاوڕێی تێکۆشەر و دڵسۆز کادری بە ئەزمموی حیزبی دموکراتی کوردستان کاک عەلی ئەشرەف مرادی گوێبیستی وتەکانی دەبین کە پەیامی حیزبی دموکراتیشمان بۆ دەخوێنێتەوە. فەرموو کاک عەلی ئەشرەف. خۆشک و برای لە ئەزیز بەشدارەی لە ڕێزدار ئی وەختدانەوە خێر وەر لە قسەگانم لازم زانم سوپاس کۆمیتەی حیزب دموکرات کوردستان لە ئەنگلستان بکەم کە ئەمڕۆی ئەفتخارەدانم من لە خزمەتدان بووم. جەشنەی گشتمان جوور تاک و تاکە نەتەوەی کورد ڕۆژە ئاڵا ڕۆژە پیشمەرگە و لی مەقتە زەمانیە نەمانە یەکێک لە دیکتاتورەکان لە ڕوژاوای وڵاتمان کە زاڵ بێ وەسەرە کوردستان لە گشتمان پیرۆز بووت. هاوڕێ لە تەمامە نەتەوەگان لە تەمام وڵاتەکان لە تەمامە جوغرافیای تەمامە دنیا بازە ڕۆژێک هەست ئەو وڵاتە فەخر وە پیوەکەی مباهات وە پیوەکەی و ئێمەی کوردیش بتە بازە ڕۆژێک هەست لە تاریخ نەتەوەگەمان کە جێی شانازیە جێ ڕێزە جێ قەیرزانیە یەکی لەو ڕۆژەیە کە بەرگە زەڕێنێک لە مێژووی نەتەوەگەمانە 26 سەرماوەز یا 16 دەسامبرە کە ڕۆژە ئاڵای کوردستان و ڕۆژە پیشمەرگە ناوزەت کریاست و مێژووی ڕۆژە هەڵە و گەردیای ئەڕای ساڵە 1324 هەتاوی یا 1945 زاینی زمانی کە لە کومارە کوردستان و دەستپیشخەریە حزب دموکرات کوردستان و ڕێبەرایەتیە پیشوای نەمر پیشوا قازی محەممەد لە شار مەهاباد پایتەختە کومار لەشکەرە کوردستان دامەزریە ئەرتشە ملیە کوردستان دامەزریە و ناوە سازمانیەکەی بێ پیشمەرگ و هەر لەو مەقتە زەمانی شەبی کە ئاڵای کوردستانیش هەڵکریا و ئەوەی کە ئەمڕوو جوورە ڕۆژە ئاڵا و ڕۆژە پیشمەرگە ناوی بەن هەڵە و گەردیای ئەڕا ئەو مێژووە کە لە 1945 ویە حزب دموکرات
جوورە دامەزرێنەرە ڕوژە پێشمەرگە سرودە ئەیڕەقیب و هەڵکردنە ئاڵای کوردستان لە ساڵە 1984 یا 63 هەتاوی 1984 زاینی ئەڕای ڕێزگرتن لە خەباتە بێوچانە دوێتەیل و کوڕەی لە قارەمان لە هەر چوار پارچەی کوردستان ئی ڕۆژە وە ناوە ڕۆژە پێشمەرگە ناوزەت کرد و وار هەڵوە ڕسمی ناسریا و هەر لەو چوارچوبە بەرئەساسە تاریخی خزمەتان ئەرز کردم ئاڵای کوردستان و ڕۆژە پێشمەرگە تەنیا تایبەت و حەزب دموکرات نییە سەرمایەی نەتەوەیگە هەر لەو چوارچوبە پارلەمانە باشوور وڵاتمان لە باشوور کوردستان لە ساڵە 2009 زاینی ڕۆژە 16 دەسامبر 26 سەرماوەز و ڕۆژە ئاڵای کوردستان ناوزەت کرد و ئەوەستە کە ئێمە بێستە بەئاستەوەی کە ئمڕۆ گشتمان ڕێز لەو ڕۆژە بوریم و لە خزمەتە ئیوەی خۆشەویستا بیم و تاک بە تاکەندەتەوەی کوردمان شانازی وەپی وە بکەین لە مێژووی مرۆڤایەتی مەسئلەی شوڕش لە بەرابەرە زوڵم چشت تازەیەک نییە یعنی جور مەسئلەی کۆنکرێتی ئەگەر باسی بکەین 4200 ساڵ وەرجە ئەلان شوڕشە مصر باستان دیریم 4100 ساڵ وەر لە ئەلان سومریەکان کە بازی لە تاریخدانەکان باس لەوەکەن کە باوە گەورەی کوردەیلن لە بەرابەر شاوروک سەر هەڵدان کردنە 2100 ساڵ وەر لە ئەلان قەیامە بەردەگان بی لە ڕووم وەستە و قەڵ ڕێبەرایەتی ئەسپارتاکوس یعنی باستەرە وەستە تا زوڵم بوو شوڕش بەردەوامە وە تایبەت ئەڕای ئیمەی نەتەوەی کورد کە وەداخەوە لە چوار پارچەی کوردستان بەشبەش کریایمنا تا ڕستین و مافە نەتەوەیەکانمان تا ڕستین و کیانە سەربەخۆی سیاسی شوڕش بەردەوام بکەین و مەسئلەی ئاڵایش ئەویش مێژوویە دوور و درێژی دەری وەلی ئەوەی کە وەڕەسمی وە شیوەی دەوڵەت و حکوومەت دامەزریا هەڵەو گردێ ڕ 800 ساڵە پیش کرد لە دانمارک ئەوەڵین ئاڵا وە شیوەی ڕسمی لە وڵاتە دانمارک هەڵکریا ڕاستە ئەگەر ڕابازی وڵات و بازی نەتەوە مەسئلەی ئاڵا یا ڕۆژە سەروەخۆیان یا ڕۆژە شوڕشیان وهرال یەکی لە مناسبەتەیلی کە هەست جوورە مەسئلەی نمادینی چاولەلیەکان ڕای ئیمەی کورد جیا لە مەسئلەی نمادین مەسئلەی ناسنامەی نەتەوەیمانە مەسئلەی بوونمانە مەسئلەی هەستمانە مەسئلەی وجودمانە هاوارە 6 ملیۆن کوردە لەسەر تاسەرە دنیا کە کیانە سیاسی نەیرێ هاوارە دەیان هەزار شەهیدە لە هەر چوار پارچەی کوردستان کە گیانە خۆیان لە ڕێی کورد و کوردستان فەداکردنە هاوارە سەدان هەزار نەفەر لە ڕوڵەی لە ئێمەس لە هەر چوار پارچەی کوردستان کە لە شکنجەگا و بیدادگاکانە هەر چوار وڵاتە داگیرکەرە دیکتاتورەکە کە زاڵن وەستەرە کوردستانە هاتیە بتوایم یا نەتوایم پیشمەرگە لە خەباتە بێوچانە خۆی بەردەوامە تا ڕستین و ئامانجەکانمان هەوڕێ لەوانەیە جوورە ئەدەبیاتە سیاسی بازی کەسێک و هەرڵ ڕخن لێ قسەی منە بگرن چون کەلیمەی تەقەدس لە ناوە سیاست نیە وەلی جوورە نەزەرە شەخصیە من لە ئەدەبیاتە سیاسی کوردستان سەوەشە لای من مقەدەسن یەک کوردستان جوورە داڵەگە نیشتمان دۆ شەهید ئەو کەسێک کە گیانە خۆی لە ڕێی کورد و کوردستان دەی وەستەوەم پیشمەرگە ئەو کەسێک کە گیان لە سەردەست سپاس ئەو کەسەی کە گیان لە سەردەست حازرە گیانە خۆی ڕای ڕستین و مافەنەتەوەیەکانی پێشکەش بکەیت و جاڵب ئەوەستە کە کوردستانەگە و شەهیدەگەیش گرێدراوە نەپسریایی و مەسەلەی پیشمەرگەن یعنی ئەگەر پیشمەرگە نەیواتیا یان نەوت وڵاتێک خاکی کیانێک و ناوە کوردستان نەوجود داشت نەوجود دیرێ ئەلئان لەبانە نەخشەی سیاسی وجود داشت و بگرە شاید لە ناوە کتابەکان جوورە ئەفسانە یا داستانێک باس لە لی بکردیان بەنابەرین بوونە پیشمەرگە بوونە کوردستانە هەر ئەو جوورەی کشگەلەن بتووەم ڕەبتی بێمە قسەگانە خۆمە و ئەلان لە ڕەوابەتە بین الملل یا پەیوەندی نێونەتەوەیەکان باس لە باڵانسە هێز کردی یعنی زمانی ئیمە توانێ بوویمە عەدەد بوویمە ڕەقەم بوویمە وجودی هاشتیم هەستا و لەسەرمان بکەن زمانی کە ئیمە قودرەت و دەسەڵات و هێزبی هاشتیم ئەو قودرەت و دەسەڵاتیشە هەڵەو گەردێ ڕایبوونە پیشمەرگە پیشمەرگە تەنیا وشەی سادەیەک نییە پیشمەرگە شەرافەتە کەرامەتە بووینە هەستە ناسنامەی نەتەوەی ئیمەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و نەتەنیا لە کوردستان بگرێت لە تەمامە دنیاش مەسەلەی پیشمەرگەست بوونە پیشمەرگەست کە ئەمڕۆ ئێمە لە بەرەی دموکراسی خوازی لە دنیا قەرار گرتیمنا بوونە شوڕژگەرەی لە کوردە
کە ئێمڕوو دوو پارچەی وڵاتمان وەخۆشیەوە و هەر هەڵئستاتۆی تایبەت وە خۆمان دێنیم لە باشوور و لە ڕۆژهەڵاتیش و قەتعەن و بوونە ڕوو لە پێشمەرگە قارەمانەکانمان لە باکوور و لە ڕۆژهەڵات وڵاتیش ئەو ڕوژە نزیکە. لازمە لەی مەقتەی زەمانیە کە ئاڵۆگوڕەکان فرە خەیرا لە كل الدنيا ومخصوصا لخاورم يعني للرشلاتنا والراستيان وشن تاك وتاك إيمت جور تاك كرد وبقرا هذا السياسي كان من جور الربري لبزوت نوي سياسي لهر شوار بارشي كردستان لازم لسر خطبون بلان و بروجي تايبت خويان وخوان بياشتويم كلان كم جور استتصال گذشته ستايكس بيكوي ثر وسري ميان نستپنن سرمان بيكلاو نميني واللازم خوان رئيسير تاريخ ورئيسير ميجوب كيم وأويس زماني كإيما بزانيم جیاوازی سیاسی لهر کام لپارچگان کردستان هست جیاوازی سیاسی لبین حزب سیاسیگان لهر کام لپارچگان هست ولی تنیا چشتی که فرم مهمه ایما هاوستر نوشتیم ایما هاو نتوییم للای حکومت دیکتاتورا پاوان خوازدگان ازدال وستر هر چوار پارچه کردستان ایما ویی چاو دونوی و چاو کردایتیه لازم ایما نتنیا و شعار و درش بقرا وبيرو وباور ويدن نتنيا باز لشوارشوبي مسألة سياسية الراس وهرال إيمو حزب سرق وتار السياسي جوازين شون دو حزب جوازين ولي جور مسألة هاوستر نوشتي وهاو شارع نوشتبين لازم خط خمان مشخص بكين وأي مقطع زمانية وتم لدوي 100 سال يستايكس فيكو اگر و خوامان نایم سرمان بیکلامینی راست سال ترق و او موقعه لبرابر وجدان نویل دهاتو برپرسیاریم لازمه ای کلمه لازمه چند جار تکرار او کردم حزب سیاسیگان من لهر چوار پارچه کردستان بان سر خد ولا چوارچوبه یی پروژه یی پلتفرم هاوبش و مشترکی بتوانیم لی گردا و روشلات و راست که الان وجود دیری آلو گرگان بی اناز خیراتیان و چند وهرال إيميش خمان يك بخيم وبتوانيم لانكم اگر باش فريقيش نو جور استر بخوي ولي بتوانيم باش لا داخوازيا نتويغان من دابين بكيم روج بيروزي قامنيش فران وقول السمينار السياسيين يفر قصتغانم بردوام بكم تنيا جاري تريج يشم پیشمرگه شرافت و کرامت ایماست ولی هر چوار پارچه کردستان سرکردگان من و شانازی و ایشان ایما و قول لقب یا نازنا و پیشمرگه بانتر لسروکایتی و قول رهبر بین الرایما جا بزن و شی پیشمرگه چنی پیروزه جاری تریش روز پیشمرگه و روز آلا لگشت من پیروز بود امیدوارم وزیرترین کات لولات خومن لهر چوار پارچه کردستان بتوانیم روز آلا و روز پیشمرگه و روز آلای کردستان پیروز بکەین لە ئاخریشە ئیشم ئاوەدانی ئەڕای کوردستان و شەکاوەی ئەڕای ئاڵای کوردستان و سەروەری ئەڕای شەهیدان و سەربەرزی ئەڕای پیشمەرگە و سڵامەتی ئەڕای ئێوەی بەشدارەی لە ئەزیز هەر بژین و بژی کورد و کوردستان سپاس ئێستاش دەچینەوە لای وتارێکی إنجليزي بللان خشكي عزيز موا أجيني مدرسي بابت سر ستيجك. Hello and welcome everybody. Today I'm going to talk about both the significance and the meaning behind the Kurdish flag and the Peshmerga. To start off, I'm going to talk about what the Peshmerga is and what it means. The Peshmerga is the official internal Kurdish military force and was founded on December 17th, 1945. The exact translation for the word Peshmerga is those who face death in order to protect their country. Peshmerga is a symbol of resilience of a nation who is deprived the right of statehood in its own homeland and forcefully incorporated into 4 states, Iran, Iraq, Turkey and Syria, since the beginning of the 20th century. However, on a happy part, the part of Kurdistan called Bashur is now free and recognized globally as Kurdistan regional government. The Kurdish nation has been subject to forced assimilation and cultural and physical genocide by these 4 states. Still, the Kurdish people have managed to survive and protect their dignity. This is all thanks to the Peshmerga.
In order to pay our respects every year, we come together to celebrate their sacrifices and to recognize how strong, brave, and resilient the Peshmerga really is. To top up on this topic of the Peshmerga, I would like to talk about the Allah of Kurdistan. Allah meaning the flag in which us Kurds belong to and what it means to us. The Kurdistan flag consists of 4 colors. Red being the first symbolizes the blood of the martyrs who have perished in the continuous struggle for freedom. The white in the middle represents the peace and equality of the nation. The sun in the middle represents a source of life and light of the people. The sun is also an ancient symbol that consists of 21 sunbeams representing March 21st, Kurdish New Year, Nowruz. The last color being green symbolizes Kurdistan's beautiful nature. Our beautiful and meaningful flag is only with us today because of the hard work and bravery of the Peshmerga who have fought to keep it high. Hopefully, just as Bashur is now free and recognized globally, the part of Kurdistan called Rojava can also be considered Kurdistan and independent in quick and no time due to the recent fall of the Assad regime. Thank you all for listening. ئازیزان، ئێستاش کاتی ئەوەیە پێکەوە گوێگری چەند کۆپلە شێعرێک لەلایەن بەڕێز کاک کەماڵ حەسەنپوورەوە بین با بفەرمێت. ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و میوانە بەڕێزەکان بەخێر بێن. لەم ڕۆژە پیرۆزەدا سەری ڕێز و خەبات و تێکۆشانی ڕۆڵە جەنگاوەرە خۆراگرەکاندا دەنوێنم کە ئازایەتیان وەک بڵێسەی ئەبەدی لە بەرامبەر بورکانی زوڵم دەسووتێت. بەدڵ و بڕوایەکی نەگۆڕەوە مێژوویەکیان دروست کرد کە بە درێژایی سەدەکان و بە بەرزی چێوەکان دەنگ دەداتەوە. بەڵگەشە و هێزەیە کە لە یەکێتی و ئیرادەی نەگۆڕدا دەدۆزرێتەوە و هەر هەنگاوێک کە دەیاننا وەک کەروێشکەی پەڵەگەنمێک بوو لەگەڵ چارەنووسێکی پێگەیشت و هەر ئیرادەیەک ئازایەتی خۆیان لەسەر دەنەخشاند. ئەو پارچە پەخشانە پێشکەش بە هەموو ئێوەی بەڕێز و ڕۆڵە تێکۆشەرە قارەمانەکانی گەلی کورد و شەهیدانی ڕێگای ئازادی دەکەم. ڕێبەری خەونەکانی گەل مرۆڤێ کە ڕەگ و ڕیشەی لە نێو جێژوانی دڵان بێ، مرۆڤێ کە ڕەگ و ڕیشەی لە نێو جێژوانی دڵان بێ، لە هەموو وەرزێکی ساڵدا هەم ڕەنگ هەم بۆنی گوڵان بێ، بولبلی خەون و ئارەزووی شاخ بە شاخ لەسەر چڵان بێ، پەپولەی ڕوحی زوندووە باجەستەش لە نێو گڵان بێ. پێشمەرگەیە هەردەم ناوی، پێشمەرگەیە هەردەم ناوی، لەبەر گوێچکە و لەسەر زار بێ، وەک شەپۆلی دڵی دەریا بەرەو کەنار بێقەرار بێ، لەسەر پشتی ئەسپی شۆڕش دانە بەزێ و تاکە سوار بێ، بۆنەتەوە و نیشتیمانی پاک و ڕازگۆ و وەفادار بێ. شەهیدێک کە خوێنی ئاڵی لە پێناوی ئازادی بێ، شەهیدێک کە خوێنی ئاڵی لە پێناوی ئازادی بێ، جەنگاوەری بەرهەتاوی سربەخۆیی و بێدادی بێ، دژی ڕەوتی خۆپەرستی و دووبەرەکی و حینادی بێ، بیرمەندی ڕێگای یەکسانی و بەرابەری و دڵشادی بێ. ڕێبەرێ گرنگی نەدا بە کۆشک و زێر و سامانی، لە پێشەوەی بەرەی جەنگ بێ، شان بە شانی حومری جوانی، بۆ بەرگری لە خاک و ئاو ترسی نەبێ لە قوربانی. سەر و ماڵ و حاڵی دانێ لە پێناوی کوردستانی، چۆن تاج ئاسانەی کەمە سەر چۆن خۆم نەکەم بە قوربانی. تێکۆشەرێ کۆڵە پشتی و چەکی شانی، بۆ پاراستنی سنوور بێ، دەست لە ڕێبازی بەرنەدا هەرچەند خۆری هیوای دوور بێ، خۆی سەرقافڵەی بەر لەشکری کاروانی سووری خەبات بێ، خۆی شەهیدی نیشتیمان و پیرۆزیەکانی وڵات بێ. چۆن کڕنۆش نەبەم بۆ گڵکۆی ئەو کەسەی کە مەرگی بەزاند، ئەو پێشمەرگە بڵیمەتەی مێشکی پوچی داگیرکەری
دوژمنانی کوردی تەزاند ئاخۆ کێ ئەتوانێ بڵێ ڕوحی ئەم زاتە مردووە دەنگ و ڕەنگ و ناونیشانی وەفاتی مەرگیان کردووە ئەی نابینن هەموو ساتێ لەسەر زارە و لە بەرچاوە وەک هەمیشە خەمی گەل و نیشتیمانی لە کۆڵناوە بەسپاسەوە. ئێستاش داوا لە هاوڕێی تێکۆشەر و پێشمەرگەی دێرین کاک عەلی شاداب دەکەین بۆی چەند خاترەیەک لە زمانی پێشمەرگایەتیمان بۆ گێڕێت. سڵاو هاوڕێیان، ئەو کاتتان باش. لە ساڵی 67 هەتاوی بووم بە ئەندامی ڕسمی حیزبی دموکرات. لە ساڵی 77 هەتاوی بنکەکانی حیزبم بەجێهێشت. تا ئێستاش کە قسەتان بۆ دەکەم ئەندامی ئەو حیزبە ماوم و بە خۆشحاڵێەوە. سڵاو لە پێشمەرگە، سڵاو لە ڕوحی شەهیدانی هەرگیز نەمری ڕێگای ڕزگاری خاک و خەڵکی کوردستان. ئەم ڕۆژەی کە بە ناوی پێشمەرگە کراوە پیرۆزبایی دەکەم لە ئێوەی بەڕێز و تێگرای تێکۆشەرانی ئاشکرا و نهێنی. سڵاو لە بنەماڵەی خەمخۆر و بە تایبەت ژنانی کوردستان کە دەیان جار نیوەشەوان و لە خەون هەڵدەستاندن و وەک برا پێشوازیان لێ دەکردین و خۆراکیان بۆ حازر دەکردین. پێشمەرگەکان خۆراکیان بۆ پێشمەرگەکان حازر دەکرد. هاوڕێیانی بەڕێز، من وەک پێشمەرگەیەکی مەیدانی بەربەرەکانی حیزبی دموکرات بەردەوام شانازی دەکەم بە پێشمەرگایەتیم. زۆر جار لیان پرسیوم ئەوە بۆ بە دار و شەقە دەڕۆی، بەسەر بەرزێوە بۆ پەڕی خەمخۆرێەوە وەڵامم داونەتەوە و دەیدەمەوە. کەم ئەندامی ڕێگای ڕزگاری و سەرفرازی نەتەوەی کوردە و پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوومە و هەم لەوانەیە بۆ زۆر ئێوەی بەڕێز بۆتان پرسیابێک کە من چۆن ئەودار شەقم پێ و یەکەی بووم بە کەمەندام. بەداخەوە مە لە کوردستانی باشوور بووین زۆر جار ئەو کاتیش وەک ئێستا هیچ کات دەست هەڵگر نەبوونە، هەمیشە تۆڕۆریان دەکردی. ئێمە لە باسرمەی بووین چەندین جار هەر بەو شێوەی کە ئێستا کە لە ئیخبارەکان دەیبینن بەداخەوە کە بە سەرمان هاتووە لەوێش بەو شێوەی هەمیشە تۆڕۆریان دەکردین. لەوێ جێمان ڕاجۆست هاتین بۆ جێژنیکان، 2 ساڵێک لەوێ بووین چەندین جار بە هەموو شێوەیەک حەملایان دەکردینێ و تۆڕۆریان دەکردین. هێواران بۆ کاتی ئیسراحەت و وەرجش دەهاتینە دەرێ بەرنامەیان بۆ دانای کە لێماندن. تیمەکان بڵاو دەبوونەوە، تیمێک تێدادێک بە واڵیباڵ و تێدادێک بە فوتباڵ و تێدادێک بە تۆپینیدار و بەهەرحاڵ ئێمە ئەو ڕۆژەی دوولک بووین مسابقەمان دەکرد لە واڵیباڵە. واڵیباڵەکەمان تەواو کرد. کاک فەریق لەوێ بوو کە فەرمەندە هێزمان بوو، کوتی دەگەڵ هێزیش دەبی بیکەن. ئێمە کۆتاییمان بە بازەکەمان هێنا بوو، تەواو دەستمان پێ نەکرد، هەر
دەستپێکردنی ئەوەڵین شروعی دەگەڵ هێز بوو دیتمان سێ ماشینی مەشکوک هاتن کاک فەریق تۆپەکەی ڕاگرت کوتی مەشکوکن مەجای ئەوەندن نەبوو کە ئێمە ڕاپەڕین بڕۆین دەست بە چەک بگەێنین مریگابانەکان هەبوون سێ ماشێن و دەزەژیان لێکردین بە نۆ بیکسی و سێ ماشێن و 9 نەفەر و بە بیکسیەوە تەقان لێکردین بەداخەوە 8 نەفەر و 4 شەهید و 8 بریندارماندان سێ لە بریندارەکان کە حاڵمان باش نەبوو ئەوی زۆر خراپێکە من بووم ڕەوانەی هەولێریان کردین و لەوێ بۆ ماوەی ڕۆژەشی کەمنیان ڕاگرت کوتیان دەبێ هەرچۆنێ بێ بیگەن بە بەغدا کە من چوو بەغدایە لە ئەوەڵین عەمەلی کە بۆیان کردم لە کاتی ئەمەلدا من وە هۆشاتمەوە هەستم بەوەی کرد کە من نەمدەتوانی چاو هەڵێنم بەڵام ئەوەی کە فشاری بە دەستی گرپوم بە حەڕەبی هێندە کشتی کوت و زلەشی لە مندا کە زلەکەی لێدام من خەبەرم بووە دەستیان هەڵگرت و ئەمنیان هێنا بۆ دیوەچی و لەوێ بە کاعومەریان و کاعومەری برام دەگەڵ بوو عومەر شادا بە کاعومەریان و تا 24 ساعت ئەگەر نەمرێ ئەدی لێی نیگەرانینە و خوێنی پێویستە کاعومەر لەوێ بە دوای خوێنداگەڕا کابرایەکی کوردی دیتەوە کوردی دەتوانی خێرمان بوو بینی ئەمری بەجێ نەدێشتون تەبم هین لەسەر بوو کە بەجێ هێشتام خراپ بوو چون تەبەکەم لەسەر بوو دای بە کابرایەکی کورد و کە بچێ خوێنمان بوو بێنێ کابرا نەهاتەوە دێ من زۆر چاک ئەو کاتی ئاگام لەوەی نەبوو کەی ڕۆشت و چەندی پێچوو بە هەر چۆن دوای خوێنی پەیدا کردو کە منیان کە بوو 24 ساعتەکە ئێستاش کە دەگەڵیەوە قسە دەکەم خۆشحاڵەوە لەوێ منیان ڕاجۆست بۆ نەخۆشخانەشی تر و بۆ ماوەی مانگوشتەشی من خواردنم نەخوارد خواردنم ئەسەن نەبوو نەم دەتوانێت زۆر بێهێز ببووم حەمەلیا لە دوو حەمەلیات تێدایان کردم و دیارەگە کاعومەری برام نەبا من بێگومان تێدا دەچوو لەوێ من برینەکەم کە زۆر گەورە بوو حفونەتی دەکرێت ئەو حفونەتە وازی نەدێنا کە عەمەلیاتی تەواوم بۆ بکەن ڕۆژە کاعومەر بە برادرش کوت کە متورجم بوو کات حەڕەبی کوتی دەبێ پچی دۆشەکەکەم بۆ بێنی بۆی نیشانە کردو کە دەبێ کون بێ و کە ئەو برینەدای نەسەرە کە ئەو حفونەتە تەواو بێ ئەو کارێکە کرد و دوای ئەو کاتێ من ڕۆژ بە ڕۆژ باشتر بووم و کوتیان دەبێ ئەو جار بیهێننە خوارێ جار بێتە خوارێ کە دانهێنمان خوارێ من سەربەجێژەوە داتوم نەمدەتوانی کاتێک کە تقریبەن دە ڕۆژە پێچوو ڕۆژ بە ڕۆژ باشتر بووم کوتیان دەبێ خواردن خوا دەبێ حتمما خواردن خوا کاعومەر کوتی دەبێ خواردن خۆی کوتم زۆر چاکە مەجالم دەیە کوتی چ دەخۆی کوتم مەجالم بدەیە 20 دقە فکر دەکەمەوە بزانم چ دەخۆ ئەمیش بیرم دەکردەوە کوتم شتێک بڵم کە ئەو نەتوانێت بێنێ ینی ئەسەن شتێک خواردن بە هیچ جور نەبوو کوتم دۆکڵی کوتی باش دیتم برادەرەشی بەڕێ کرد و هێندە پێ نەچوو بە ئەو کاتی بە بەرقی نادێش لە ژووری ئەوەکەی بە هەر چۆنی بێ دۆکڵی ساز کرد بە زۆر بە هەرچی بەوەی کەەوە زەحمەت کێشە بەڕێکم خوارد دەی ڕۆژەکانی تریش هەر بەو شێوەی کوتی دەبێ خواردن خۆی کوتی چ دەخۆی کوتم دەبێ 20 دقم وەخت دێ ناوزاکردن نیم ساعت بیرم کردەوە شتێک بێ کە لێرە نەبێ نەتوانێت سازی کە کوتم سەر و پێ وەڵا سەر و پێشی ساز بوو بە هەر حاڵەویش هات و بەڵام سەر و پێیەکەی من ئاوەکەم کەمێک خوارد و گوێی دەگەڵ و گوێیەکەشم خوارد تەنیا هەرەوە بەڵام ڕۆژ بۆ ڕۆژ باشتر بووم و دانکو دێ بێنێ خوارێکە داهاتمە خوارد داگرتم تا قەدەمێک چەند قەدەمێک بڕۆم ڕۆژێک کاعومەر لە ماڵ لەوێ نەبوو میش بۆ خۆم هاتمە خوارێ چەند قەدەمێک ڕۆژم کوشتێکی لێ بوو دانیشت ئەگە کاعومەر هاتەوە لەوێ ئەمنیدی زۆر خۆشحاڵ بوو
ئەدی بەغار وتم بم بۆ سەر جێیەکەی لەو ڕۆژێوە دێ باش بووم و ئەمان هێنا بۆ بنکەی حیزب لە بەغدایە لەوێ هاتینەوێ ئەو زار کە خوان ئیشتیان بۆ بابۆڵەی بۆ دێنان بابۆڵەیە بوو نازانم چیان پێدەکول لەوێ ئەدی باوەڕکە هەر بە نوێ سەعات بابۆڵەکەم دەخوای بابە نە ئەو نەخواردنە نە ئەو خواردنە من هەر پسلام دەڕێدا ئەوە سەرگوزەشتی بەڕاستی ئێوە کاتیمە بەداخەوە کە تەقان لێکردین کە بەو کارە ساتێک گەشتین کارە ساتێکی گەورە بوو لەوێش هاتین برادێک بوو بە ناوی کاک مستەفا شیوەسەڵی ئەگە هەڵانم سێ هەفتە پێش فەوتی کرد سەختەی مەغزی لێدا ڕۆحی شاد بێ هاتەوێ لەوێ لەگەڵ ئەمە بوو ماوەیە شەویش هەر لەگەنی دەقیقەن دەبا حەمەل کردایە لە دەرێ قەدەممان لێردا کوتی بۆ نەڕۆین بۆ دەرێ بۆ ناو بەغدایە کە عومەرێوانیش تەختان دەکرد ئاگانێنە بوو تاکسێکم ڕاگرت و سوار ڕۆشتی ئەوە من هەر باش ببووم بەڵام بۆ کەوینە وڵات چوین لە بەغدا لە شوێنە ئەو شارەزا بوو وڵات دەورێکمان لێ دەهاتیرەوە کە عومەر زۆرمان لێ تۆڕ بوو چۆن بەمە نەکتۆ ئەمە نیگەران و بەدواو دەگەڕاوین و ئەوانە دوای هێنانمەوە بۆ ئەوەی دوای وەی کە ماوەیەک باش بووم و هێنانمەوە بۆ جێژنیەکان لە جێژنیەکان کە هاتمەوە هێز هاتبەوە دوای هەفتەیەک وتم کە عومەر وەڵای من بەرێ بۆ پێشمەرگەکان ببینم بەداخەوە چەندانی شەهر ئەو ساڵ شەهید بوون چوم دانیشتم لەوێ نان دەناسیمەوە وتیانەوە برادەرە تازە هاتوو داشەقەی پێوە کز و لاواز و جاڕیشێکم هەبوو زۆرە ناناسیم و دوایکە کوتیان بابەوە حەلی شادابە و هاتن لە دەورە بخڕ بوونەوە ئەوە باسی ئەو شێوەی نەخۆشیەکە ئەوەم بۆ دەجێرانەوە کوتیانە دی چۆنی کوتم وەڵای لاقم حسی نییە یەک لە پێشمەرگەکان ئەم دەخسان ژیرابووم سەقارەشی بلاخم وە نابوو کە بزانم من ڕاز دەکەم هەستم نەبوو دوای بۆ سبەینەکەی لاقم بلۆخی کرد و بریندار بوو کە عومەر کوتی بۆ وای کوتم نازانم کوتی ئەوە ئاشکرا بوو کە سیگارێن بەلاقی وەنام بەدوای دەگەڕا چێ جەقارەی بەلاقی وەناوە کە چا نەدەبوو برینی هستی دەبێت چا نابێ ئەدی شکر بەرەو باش بوون بووم و کە دوایش لە وێنی خۆمان معرفی کرد و هاتین بە وڵاتی بریتانیا زۆر سپاس بۆی کە جۆڕێگرم بن و سپاس بۆ ئێوە ماندوو کردن دیارە کاتەکەم نازانم 5 دقە تا 10 دقە بۆ ئەگەر تەواو کردبێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەکی پێشمەرگەم و بۆ ڕزگاری نیشتمانم لە خەباتم دوژمن هەرچەند بەهێزیش بێ دەبێ دەرچێ لە وڵاتم گول لە تۆپ و بۆمبار و ئاگر کار لە بیر و بڕوام ناکەن ماڵ و سەر و خوێن و جانم قوربانی ئەم ئاو خاکەن زۆر لە مێژە کورد هەردەکوژرێ لە مەیداندا خوێنی دەڕژێ شار و گوند و وێران دەکرێ مێشکی کیژ و لاوی دەبژێ بەڵام لاوی کورد لە مردن سڵ ناکا بیر و بڕوای کوردایەتی لە گیانی دوژمن ئاگرە بە خێراتنی هەموو ئەو لایەنە دەکەم کە بۆ ئەم کۆڕ و کۆبوونەوەی هاتوون گەورەتان کردین زۆر سپاستان دەکەین بۆ بەشداربوونتان لە کۆڕ و کۆبوونەوەی یادی پێشمەرگە لە بریتانیا خۆشەویستان ئازیزان ئێستاش داوە لە کاک هاوبیر و کاک ئیبراهیم دەکەین کە دەیان هەوێ گۆرانیمان پێشکەش بکەن با بفەرمن بەڕێزان خۆشەویستان ئێوارتان باش هەموو لای بەخێر بێن سەر چاوەڕ هیوادارین ئاکەیم شەومان جەرەزامەندی هەموو لایەکتان بێت دووبارە بەخێر بێن سەر چاوەڕمان لەگەر زوو سپاسی خۆشەویستی کاکە هاوبیر بە وەرگ برای شوتان ئیبراهیم بۆی بەڕێز خۆشەویست دووبارە بەخێر سەر چاوەڕ
جانە پێ ناو خنچێن رێمەی گۆمەشی لە خۆباوی ئەی گۆمەشی ڕەنگە بەوەی شەپۆ لە کاون بەلفە و گرمە و ئاوار وەڕەشەنن جێش دەخۆن و خۆ بە دیواری هەڕۆڵی شاخە دەدەن بایوی ڕفاندمێتێ ئەو هاوڕێی هاوسەنگەر ئەو ڕۆڵەی شیرین ئایوەی شومەی نەهاو بەس لەبەر چاوی ژیاندار و پەلەوەری دەن و پشتت خۆبایی بە قاقای ڕاش بە نێو شەوانی گرژت ئاوازی دەلووشم دەگوژم بایوی ڕفاندمێتێ ئەو هاوڕێی هاوسەنگەر ئەو ڕۆڵەی شیرین لە قەندیلی سەربارزەوە وەڵامم بۆ دەنێرمەوە لە قەندیلی سەربارزەوە وەڵامم بۆ دەنێرمەوە شەهیدمان شانازیە هاوڕێ ڕەنگە نەبینەوە شەهیدبوونمان شانازیە هاوڕێ ڕەنگە نەبینەوە هێزی پێشمەرگە نابەسێ هەموو شۆڕش گێدێنە ڕۆ هێزی پێشمەرگە نابەسێ هەموو شۆڕش گێدێنە ڕۆ شەهیدبوونمان شانازیە دایکان بۆمان مەکەن ڕۆ شەهیدبوونمان شانازیە دایکان بۆمان مەکەن ڕۆ زۆر لە مێژاژانی گەلم دەسووتێنێ جەرگ و دڵم زۆر لە مێژاژانی گەلم دەسووتێنێ جەرگ و دڵم ئەنجان بەخێن دەیپارێزم ئەو خاک و مەکارێزم بەژان بەخێن دەیپارێزم ئەو خاک و مەکارێزم هێزی پێشمەرگە نابەسم هەموو شۆڕش گێدێنە ڕۆ هێزی پێشمەرگە نابەسم هەموو شۆڕش گێدێنە ڕۆ شەهیدبوونمان شانازیە دایکان بۆمان مەکەن ڕۆ شەهیدبوونمان شانازیە دایکان بۆمان مەکەن ڕۆ یاڵا
مكان رقي قازي خدوين مكان شهيدان من بير مكان رقي قازي خدوين مكان هوريان روجي متى زرجي دشمن زلال لك هوريان روجي متى زرجي دشمن زلال متى ولا قنديلي سربان سوا والله مبود نير موال لا قنديلي سربان سوا والله مبود نير موال هوريان من مكان هورين من مكان روح شهيد من مال شنازيان دا كان ممان مكان روح زي سباس تسلم فجر دوباره بخير مسا تشاو يا غاني بدهات بي ملاني بزكاة بي أغاني بدهات بي ملاني بزكاة بي شيخاني برات بي عزمني مسوات بي خو من حامي حودوز دي دوستي قورفات بي داوم كوتو تداوي زحمة نزات بي بايدة دا وي بايدة دا جلجلا شيلانكي بايدة دا وي بايدة دا جلجلا شيلانكي خوايا جانتو ممخيتا جر سفتي هيوانكي خوايا جانتو ممخيتا شن زفتي سرسانكي هورني باران بيراني تران بي هورني باران بيراني تران بي بيريم تازاران بي ولادني بشاران بي غريبي دور وطني ميلمنا ياران بي عاشق بوم بو نازداران خوايا جان بزان بيه بايدة دا وي بايدة دا جلجلا شيلانكي بايدة دا وي بايدة دا جلجلا شيلانكي خوايا جان تو ممخيتا جرزفتي سرسانكي خوايا جان تو ممخيتا جرزفتي سرسانكي جادي سان شوهاد وحليمن عالم سوتا للالين هاي خدا لواقر باران 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 يا رب بيتو مالم ويران 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 جا خلاي كريكوك سنداكونا ليدا خوينن كتروسونا أخو يارم ولا كيفي شونا هاي خدا لواقر باران 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 يار ببيتو مالم ويران ويران
ويرانا هم روجي ليه واري من دروان ما تقهداري بلكو أوهاوري رمالي هاي خدا لو أقر باران 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 يار ببيتو مالو ويرانا تاوزوانا هاي خدا لو أقر باران 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 يار ببيتو مالو ويرانا تاوزوانا الله يلا يلا هي هي صوبي يكسلو مالو جاف علينا السوري يكسلو مالو وفي علينا السوري يسارد بكا ومهم زوري يسارد بكا ومهم زوري كروي خرنا 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 وخرنا يا موزا بروج ياري بخرنا بربشونا رزا بروج ياري بخرنا جابشونا رزا اوتا سرشان عفر بابي يلا باشي بابو صوت صوت مستي تاوت باوري شبو بابا مستي تاوت ومنكا فرني بجد جاكوتو مداوت ومنكا فرني وكوتو مداوت وخرنا خرنا 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 وخرنا يا موزا بروج ياري بخرنا جابر شونا رزا بروج ياري بخرنا جابر يا حبيبي ها شوف شوف هربجي يلا خوالا مني نسيني يو بجنو بالدريجة أو بجنو بالدريجة أو تا جا جا صوت 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 يلا واسير وان بلا واسير وان بلا داي ومن دا
او بالجنوب يلا شوفي اوتا لا لا بماليه ما يوري زماليه لا لا بماليه ورامي بخور دمي وامي بخور دمي لا لا بموني توا داي بموني توا قلو قلو قلا قلو قلو قلا بغبغ لو قلا بيضا ولا مني نسيني ولا مني نسيني يوم النوب على دريجة او بالنوب على دريجة شوف يلا شوف يشار اوتا اي بارك ورزي من بارك ورزيتو بارك ورزي من بارك ورزيتو وداك بتاعون وداك بتاعون وداك بتاعون شامس للماليتو نقول يا دور للداي داي الله عفوا بشوبي يلا شوف يلا شيني أطوار أصواري هنارا وخوز قمو كسي لا لا نزجير دارا وخوز قمو كسي لا لا نزجير دارا بارك ورزي منا بارك ورزيتو بارك ورزي منا بارك ورزيتو وداك بتاعون وداك بتاعون ليلة دور لمالايتو نقول يا دور لمالايتو شمشار يلا كيلا مدينة سوجوان مليان السنة أو شيخ كيلا مدينة سوجوان مليان السنة الله الله صار جيب أوكا شوف شوف
دست بخولی سالی زاره نایبی و بدبختی کلولی واساکا وکو بدرنا روب کما در سوسولی دلی ارانی و سیرانی قشخولی هوای پولکی کری و سیرانی قشخولی زینه وی زینه زینه وی زینه شیخ کیل مدینه شاجوان مليا نسينه او شيخ خيل مدينه شاجوان مليا يلا موشي وكم شهر صرتو بيوتا ها اسبرا يلا افر بابي جي وتا يا افر بشوفي هاي قوش اللساري نادى سليماني هو قوش اللساري نادى سليماني هو ياري كمرسل هو ياري كمرسل نايدي خلبوكاني هو برسترسلو نايدي خلبوكاني هو وسينا ومرمر هاي كي بحر ومر هو وسينا ومرمر هاي كي بحر ومر هاي قوش كي مدرس كم خانم لمبردي مرمر هو باوش ينكم لا لا بريحاني تر زولي بريحاني تر يلا ها جا جا اوتا هاي بستر قردم هو بستر قردم يا نفاسك يراوي هو مقر رمضان هو مقر رمضان نام الزرها القراني شام الزرها القراني وي قريون وي قريون وي قريون وي قريون هاي قريان قريان يا مدى قريان وري سليماني ولا خازلا ماريان وري روش هلان ولا زون هلا فريان وري خازلا داي 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 ها اوتا لا يلا يا اوتا خذ جنب الروج لا 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 ردها مالي يا دو قد بوتهم خري ياخذ موسى ياخذ موسى اللي خلى الريوة وشكي كيف بيوة اللي خلى الريوة وشكي كيف بيوة فاسن بلا خوشة هالفرشة كايلا يوة فاسن بلا خوشة هالفرشة يلا يلا تبصر يا اوتا جا خذ كم روجا ليل نادها مالي يا موتن من بلبلي ياخذ موسى ياخذ موسى شنو 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 عمر ساوى كم شنو اوازار سيب اوازار سيب ناو تبد لك اي منو ناو تبد لك اي منو ناو تبد يلا 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 ابي قريا ليلي صباح شنو قمي منالي انا بيرو بابي كي شنو قمي منالي ورسن بيابي بيرو ورسن بيابي بيرو ليلي خوابي مريحة
مناڵی برژن پیاوی گرمون لا لەخوابێ ڕێحانی شنۆ 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 ئەمر و چاوەکەم شنۆ ئەوازارە چیمم دای بەدڵەکەی منۆ سنگی یارم بەرزە سنگی یارم بەرزە بەقەت قەندیل و بەبۆ بەقەت قەندیل و یەڵە شو ئەوە تا گریوە سوساڵی بۆرە سوساڵ سوساڵێ سوساڵ باوکە مەریوان مەریوان ئەوە سوساڵە ئەوە تا سوساڵ يلا ها مرة شوفي هيني أودا بالا برزكا شنو هلاني مالن بالا برزكا شنو هلاني مالن بالا كل كان دايدا فريستي مالن فريستي مالن شنو 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 أمرو شاوكم باتسيمو شنو شنو أمرو شاوكم شنو هوازارسيم هوازارسيم نعتمد لك يمنو نعتمد لك يلا يلا أوتا صوح على شي بغور في يمك يلا 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 شو يلا فريخان هيدورو كردوا وياك استويل من فريخان هيدورو كردوا اي بحر من علي فريخان هو مدام دلوا اي بحر من علي فريخان اي مدام دلوا كل مريواني ليل سندزواني كل مريواني ليل سندزواني شتو سيداي بالادوم نشي نيزاني شتو سيداي بالادوم نشي نيزاني جا أستا لا بنقريان باوكي جي يلا أوكا أفرم أنا يوشا وما زي فريخان أي خوابتنا كنا ماينا تيدنيا فريخان أي قربو من ماوا أي ماينا تيدنيا فريخان أري قربو من ماوا والله مريواني ليلي سندزواني شتو سيداي بالادو نرشي نيزاني شتو سيداي بالادو نرشي نيزاني يلا أفرم يلا يلا شوف أفرم شوفي سيني خزنو خرمانة مودردي من درمانة سيني خزنو خرمانة مودردي من درمانة لكو يشطالبانة أو دياني من أقريك باسم دانا داواي باسيكم نكر وانتي من بقران أنا ويسبري مالو سبري ويسبري ويسبري سبري دروا بلانجا كتوالو سنديم سبري من يشتاقن في داي بادي سبيبه سليماني تهلانجا يلا يلا يلا
شوني نزان لبريد وزلفي نمرم ديدان الشلقيران دايشي قوشي كردي واصبلو في نزان روح في داي قردي بيه رسم باي سليماني روح في داي قردي بيه رسم باي سليماني اي صبري مالو صبري وي صبري وي صبري صبري دروا بلاد اتوان السردين صبري من يشتاقن في داي بالاي صبري بيه سليماني تهرجا زوس خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم، شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ. وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆر کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. BK4 ستایلی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.